دەستەی مامەستانی ناڕازیە لەبجە نیگەرانە لە بارودۆخی سەختی دارایی مامۆستایان و فەرمانبەران و بێباکی حکوومەتی ماوە بەسەر چوو بەرامبەریان. دەستەکە داوا لە سەرجەم فەرمانبەران دەکات دەوامی بێموچە ڕاگرن، چونکە ئەرگ بەرامبەر مافە و کارکردن بەبێ ماف جۆرێکە لە کۆیلایەتی. بابەتی کارکردن بەبێ موچە جۆرێکە لە کۆیلایەتی سەردەم ناکرێت ئێمە ئەم خۆمان بەدەستی خۆمان ئەم بابەتە هەڵبژێرین و ئەوە کۆتایی بۆ ناوەڕاستی مانگی 2000 ڕۆنیێشان موچەی مانگی دەنەدراوە، واتە ئەوە بۆ نزیکی 70 ڕۆژە چێ موچە نەدراوە. بۆی ئەمە بۆ خۆی ئەگەر ئێمە بێدەنگ بین لەم بابەتە دڵنیا بەشتیکە بەدوایێت، بەڵام ئێمە لێرە ڕووی بەیاننامەکەمان تەنها داواکاریە و پشتیوانیە لەو خەڵکی کە بەخۆڕسک هەتام کاتە بایکۆتی کردو و وازی لە داوامکردن هێناوە. مامۆستانی ناڕازی دەڵێن چاوەڕوانیان مای خۆ بەدەستەوەدان نییە و هەڵوێستیان دەبێت. دەژڵێن دەرفەتێکیان بە هێزەکانی دەرەوەی دەسەڵات داوە تا هەڵوێست دژ بە برسیکردنی خەڵک نیشان بدەن. هیوادارم ئەو کەسەی کە تۆزێ بەزەیی تایە سۆزی تایە خۆ ئێمە خەڵک زۆری وت خەڵک بە بایکۆت بەملا بەولا بمانە، بەڵام ئێسا ڕجایەک کە ئەوەی شتێکی بەدەستن. بەڵێ ئێمە لە ناو سیاسەتێکی نێودەوڵەتی و دوای ئەوەیەینەوە بۆ ئەقلیمی و ئەمانین، بەڵام ئەمەی موچە قابلی قوبوڵ نییە. یعنی هەموو کە سێکتەرەکان وەساون موچە شادەماری ژیانی ئەو خەڵکەیە. ئەم بەیانیە دوکانداری هاتووە ئەی و من خەجاڵەتم کە بە قەرز شتان لە ئەبم وتم وەڵا خەجاڵەت مەبە یا ڕەبی حکوومەت خەجاڵەت بێ لەبەرەوەی تۆش تاوانە نییە کە ئەی وەڵای دوکان ماڵیەت باوکێکیەت بۆ قەرز ئەی و نایەمێ خێزانەکەیە نایەمێ مناڵەکەی ئەی دڵم خەریکە بێ بە ئاو بۆ خەڵکە. مامۆستانی ناڕازی جەخت دەکەنەوە لە هەڵوێست وەرگرتن و داوا لە سەرجەم توێژەکانی کۆمەڵگە دەکەن پاڵپشتی بایکۆت و ناڕزایەتەکانی مامۆستایان بن و لە خۆ پیشاندانەکانی ڕۆژانی داهاتوو بە گەرم و گوڕی بەشداری بکەن. جگە لە موچەی مانگەکانی 10 و 11 و 12 موچەخۆران داوای دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە بە بانکیکردنی موچە لە بانکە فیدراڵیەکان دەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.